بینەرانی ئازیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا سڵاوتان پێشکەش. خۆشحاڵم لە ئاڵلقەیەکی دیکەی بەرنامەی ژیان و سەباتی یاران بە دیداری ئێوەی ئازیز شاد دەبینەوە. خۆشەویستان، میوانی ئەم ئاڵلقەی بەرنامەکە زۆر بەڕێز هاوڕێڕوویا مەحموودی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە و یەکێک لە پێشمەرگە دێرینەکانی کۆمەڵەیە. بەو هیوایی کە تا کۆتایی لەگەڵمان بن، سەرنجتان بۆ بیستن و بینینی ئەم بەرنامەیە ڕادەکێشم. سڵاو هاوڕێڕوویەجان، بەخێر بێت بۆ بەرنامەی ژیان و سەباتی یاران. سپاس لەوەی کە داوەتی ئێمەتان قبوڵ کردو. یەک دنیا مەمنون کاک کەریمی، سڵامەیە لە خەمەت ئێوە بینەرەکانە. میدوارم کە حاڵتان باش بێت. تەشەکر لەوە کە منتان داوەت کردە بەم بەرنامەتان. سپاس بۆ بەڕێزیشان. ڕەواڵی بەرنامەکەمان ئاوایە. سەرەتا میوانی بەرنامەکەمان پێم خۆشە کە بیۆگرافیەکی کورد لە خۆیان باس بکەن بۆ ئەوەی کە بینەران ئاشنا بن لەگەڵیان، دواتر دەچینە ناو باسەکانمان. هەم لە خەتمەتتانە کاک کەریم. من ناوم ڕۆیاس، فامیلیژم مەحموودیە. لە شاری سنە، خەڵکی شاری سنەم، لە یەکێ لە کوچەکانی قەدیمی شاری سنە بە دنیاتکەم بە ناو جۆراوە. چوارمی منداڵی بنەماڵەم. باوکم کرێکاری کوورەخانە بووگە، یعنی کوورخانەی خۆشمان بگۆ قبلەنیش بە لەوەی ژەکەریم خۆمان بێ کرێکاری کوورەخانەیە قوتە کەسکەلتر بووگە. دایکیش بژنێکی خانەدار بووگە. کلێڵ ئەسڵی لە دەستیەوە بوو بە بۆنی وازیەتی کاری باوکم و باوکم. ئەکسەری شتەکان دایکمەی بڕیە، یعنی مدیریەتی ماڵ لە دەست دایکم بوو تا بەدەست باوکمەوە. بەرحاڵە ژنێکی بوو کە خانەدار بوو، هۆش ماڵ و مناڵی بوو، خەری کارکردن و ژیانی وەختە ڕۆژانەی خۆی بوو. منیش لە تەمەنی جوانی متاحەت لە تەمەنی کۆکە بە دنیاکەم تا تەمەنی جوانی وەختە من لە شاری لەو منتەقە لە جۆراوە لە گەورە بووگە. بە دوایەوە چووی لە منتەقە گەلتر لە شار سنە. زۆر باشە. کاتێکە ئەبەسەوانە مەراحلێکن بەر لە ڕاپەڕین، بەر لە شۆڕشی ساڵی 1957 لە دژی ڕژیمی شا. پێم خۆشە بزانم هاوڕێڕوویا ئەو کات تەمەنی لەو ئاسەدا بوو کە دەرچێکی لە ئەوزاو ئەحواڵی سیاسی ناوچەکە و ئێران بێت، بۆ کاتێک ڕاپەڕین دەست پێ دەکات بە چه ئەنگیزەیەکەوە یا بە چه دیدێکەوە لەو ڕاپەڕینەدا بەشدار دەبێت. کاکەری من لە بەبوونی وەزعیەتی خانەوادەی دایکمەوە، چونکە خاڵم لە زمانی شا ئیعدام کراو. بنەماڵی دایکم زۆر معتەرەز بوون بە شا، وەلی دەلیلەکەیم نازانی، فقط ئەمزانی کە خاڵۆمی ئیعدام کردگە. بۆ ئەم ئیعدام کریا چێ بووگە هیچ ئاگاداریک لەوان مەبنەوە. بنەماڵش بەتە زانین وەختی کەسێ ئەمرێت لە پای فەرهەنگی خۆمانە ئەومە مەترەحیان ناکرد بۆ مناڵ کە دەلایلی چۆنە. دوایەوەژ لە بەبوونی ساواک ومان جورعەت ئەوەیانە نەبوو کە بیژن مەسەڵەن بنەماڵەمان ئایا سیاسین یا سیاسینی. من لە مۆدووە کە بە تەمەنی گەورەی و دوایی ئینقلاب زانیم کە دەلایلەکانی چی بووگە چە بووگە بۆ خانەوادەم معتەرەزن باشە. فقط ئەوە ماژنە وەختی دایە گەورەم نوێژیە خوان ئەیوت مەسەڵەن ئومیدوارم کە مەرگ بەلەوە کە مەرگم بێت من بوینم سەرنگونی ئەم ڕژیمی یعنی پالەویە. ئەوش بە دلیلەوە کە ڕۆڵەکەیان ئیعدام کردووە، بە دلیل گەلێتریش کە خۆی بوو ئاشنایەک بە مردمێک کە بووی و بەبوونی کوڕەکەی و کە ئیعدام کریا و لەوانە ناڕەحەت بوو ئەو ماتەرە. وەلی لە ڕابطەی سیاسیا من واقعا نەمەزانی. وەختی ئینقلاب بوو من تەمەن 14 ساڵ بوو. تەبیعەتەن ئەو عانە وەک هەر دانش ئامۆزێ لە مەدرسە بووم، ئەچوین بۆ ڕاپەیمایی و شوزان مۆختە تەظاهوراتەکان شێرکەت مەکرد. کەسێ بوون کە شێرکەتمە واقعا سەرمە خورداوەوە کە بزانم چی بە چییە. بەهەڵا مختەفرێک لە مەسائل سیاسیم ئاگادار نەبوو، ئاشناییم نەبوو، تاوەکە لە بنکەکان شروع بوو. وەختی بنکەکان شروع بوو لە منتەقەی خیابانی فەراح کە نزیک بوو بە جۆراوە، من چەند کەسێ ڕەفیق و هاوسامان بوو کە چوو بۆ بنکەگەلە سەردانی ئەو بنکەگەلیادا. ڕاست و گەرگە لەبار ئیدۆلۆژیکیۆ هیچێکم لێ نازانین کاکە. وەختی من چوومێنە لێنا کەم فێر بووم بە ئاشنای مەسایلگەل سیاسی، بە مەسایلگەل وەختە اجتماعی، بە مەسایلگەلێک کە ڕابطیەت بە هەرحاڵ زەڵم و زۆر. ئەو عانە بوو کە من زانیم کە دلیل بۆوە کە تەظاهوراتەکەین و شائەچێت وەمانە چییە. من لێناز سەرچاوکەی وەختە فکری من ئەوە کە باز بوو لە ڕابطەی مەسایلگەل سیاسیە لە بنکەیەکی وەختە لە خیابان فەراحا بوو
و بە تەوەستی چەندانە ڕەفیقم و ڕەفیق برا گەورەکەم کە ئەوانیش تەمایلیان بوو بە مەسایلگەل سیاسی ئەوانە شروعم کرد. دوای ئەو لە شەڕەکانی شاری سنا ئەوە بوو کە مەسئلەی چزانم ئین بوو بە منتەقە ڕەفیقەکانە گەڕیان و سازماندەییان نەدا بۆ نیگابانی و بۆ نانجەمەوکردنەوە چگەلە خۆ ئێمەش وەک هەر عضوێک لەو شارە وەک هەر ئینسانێتر باوکم پەیاپەی کۆمەکیە کرد مەسەڵەن یاوتەش نیگابانیم سەرکوچۆ شتە بێت بە هەر حاڵ باوکیژم لێ نابوو منیش کە مناڵێکی نەوجوان بووم وەک تەک براکەیژما کە لە خۆم 2 ساڵ گەورەتر بوو بە یەکەوە چی لێنەگەلا شرکەتمانەکە یا لە مزگتەکان ئاگەر دانیشتین سخۆنڕانی بۆیە کەسێ باتای بەحسی کردای لەسەر مەسایل کوردەواری یا لەسەر مەسایلی ئەنجومەن و ئەوانە ئێمە لێنا شرکەتمان شروعی من لێ ناشروع بوو وەلی وەک ئیدۆلۆژی کوسین بەلەوە نەموت. زۆر باشە لەو سەردەمەدا کە ڕاپەڕین کراوە و باسی بنکەکانت کرد کاتێ بنکەکان دایر دەکرێن بەو مانایە کە جەو و فەزایەکی ئازادی سیاسی لە کوردستان بەرقەرارە و هاوکات جەراناتی جۆراوجۆر لە کوردستان لە هەموو شارەکان سەر هەڵدەدەن و بنکە و بارەگای خۆیان دایر دەکەن و تەبلیغات دەکەن. هەر لەو سەردەمەشدایە کە کۆمەڵە دیارە بە مناسبەتی گیان لە بەختکردنی هاوڕێی حەمەسێنی کەریمیەوە چالاشی ئاشکرای خۆی ڕادەگەیەنێت لەناو ئەو جەرانانەدا وە لەوانەش کۆمەڵە کاتێ دێنە سەحنەی سیاسی و خۆیان بە خەڵک دەناسێنن لەناو خەڵکدا دەست دەکەن بەکار و چالاشی هاوڕەڕوئیا و یا ئەمسالی هاوڕەڕوئیا چۆن دەبێت کە تەمایل پەیدا دەکەن بەلای گەرایشێکی چەپ و کۆمۆنیستی و جەریانێکی چەپی وە کۆمەڵە. کاکەریم بلەوە کە بگەین بەو مەسئلە ڕاستۆگەرەکە من بە دەلیلەوە کە ئەگەر واقعیەتۆگەرەکە لە دەورانی ئینقلابە بەبوونیەوە خاڵۆی دایکم پێشمەرگەی حزب دموکرات بوو و ناسرااو بوو لە منتەقەکە من لەبارینەوە عاتفیۆ لە تەک حزب دموکراتا بوو ڕق و ڕاست بەرنامە و ئەساسنامەیانم نازانی تاوەکە من لە ساڵی 60 ئاشنا بووم تەک هاوسەرەکەمە من لە ساڵی 60 تەک کۆمەڵا بووم وەلی بنکەکانە چوون تەک ڕەفیقەکانمە ئەزانی ئەچوون چت فێر بووم حەزمەکەم بزانیا چاکن لە منکەگە لە بەرنامەکانیان چیەوە ئێژن قساکەن کیە مەسەڵەن ڕەفیقێکم بوو کە ئەوی سەبری ناو بوو ئەو تەک جەریانی کۆمەڵا بوو بە هەر حاڵ ئەو ئاناچوو نیش تەک ئەوە ئاچووم بە مناسبەتی وەلە لە جەریانی کۆمەڵەوانە فرەت ئاگادان نەبووم تاوەکە هاوساوچتمان بوو بوونە کۆمەڵەی و لە دەوران شەڕەکانی شاری سنا لێنا من فرەتر ئاشنا بووم بە کۆمەڵە ڕق و ڕاست وێلا بەلەوە لەبار عاتفیۆ لە تەک حزب دموکراتا بوو وەلی ئەوەکە وەکە بیتە کۆمەڵەی تەکیا هاوکاریکە من لە ساڵ 60 تشکیلاتە ئاشنا بووم ئەوی لە تەرەقی شوەکەمەوە کە عانە ازدواجم کردو بە عەباسیش برایکی بوو کە پێشمەرگە بووە ماشەڵڵا یادی بەقەی سەفەوتی کردگە لەو تەرێقە من تەک کۆمەڵە ئاشنا بووم و بوومە ئەندامی کۆمەڵە لەو ساوێژە هەرەکەتم کردگە تەکیا وێلا بەلەوە ئاشنایی وامە نەبوو. بێگومان کۆمەڵە هەر لە سەرەتای ئاشکرابوونی و بەر لەوەش ئەو ڕفیقانەی کە بەنهێنی کار و چالاشیان دەکرد کۆمەڵێک دروشم و بەرنامەی جیاواز بە جریاناتی دیکە و لەوانە حزبی دموکرات کە ئاماژەی پێکرا بووی یەک لەو دروشمانە ئەوە بوو کە جێگا و پێگەی ژنی بەرجەستە دەکردەوە و خۆی بە لایەنگری یەکسانی ژن و پیا و بەرابەری ژن و پیا و دەزانی و دژ بەست ئەو ستەمانەی کە لە دژی ژن بەڕێوە دەچوو لە کۆمەلگادا دەزانی و بێگومان یەکێک لە جەزابیەتەکان یا هۆکاری جەزببوونی بەشێک لە ژنان و لەوانە هاوڕێڕوئیاش بە جەریانی کۆمەڵە دەتوانێت ئەو دروشمانە بێت چون ئاوات و ئامانجەکانی خۆیانی تێدا دەبینەوە. لێردا پرسیاری من ئەوەیە دوای تەجاربێکی زۆر ساڵیانێکی زۆر وە زیاتر لە 4 دەیە مبارزە و شناخت لەسەر کۆمەڵە وەک جریانێکی چەپ و کۆمۆنیست هاوڕێڕوئیا پێی وایە کە کۆمەڵە حەقی واقعی خۆی داوە بە جەریانی ژن بە بزوتنەوەی ژن جێگا و شوێنی ژن لەو بزوتنەوەیەدا و یا ئەو دروشمانەی کە دەیدا لەگەڵ عەمەلکرد و پراکتیکەکانی هەمخانی بوو. ڕاستۆگەرکە کاکەری متوانم بە سادقانە بیژمەڵێ ئەرێ چونکە لە دەورانی حتا لە دەورانی نەوجوانی ماکە منێژم لە تەزاراتەکانە شێرکەت مەکرد
یا لە احتسابەکان ناشرکەتمە کرد ئەکسەر فەراخانەکان هین چەپەکان بۆ ئەیاندا یا کۆمەڵە بۆ ئێدا ئەچیت بۆ ستانداری گوێچکە دەدا منێژم لەبەر عافیەتە حزب دموکراتە بووم لەبەر فکریەوە ئەکسەر ڕەفیقەکانم من لە منتەقەی کە ژیانمەکەی کە ئەکسەرێنیان چەپ بوون یا لە تەک کۆمەڵان بوون دروستە بنە ماڵێ من خۆم کۆمەڵەی نەبوو وەلی هاوساکانم جێگەی ئەتمینان بوون ئەو سەردەمە فرە شخصیەتەکان مهم بوو مەسەن کێگەل لەو منتەقا ژیانیان کردای ڕەفتار و ئیخلاق و چوزانم چیان باید باسەکانیان لە مستەکانە وەختە جەلەسەیانە کرد چیان باسە کرد من بە شۆن ئەوە چوون دروستە من ئەندامی کۆمەڵە نەبووم یا وەک عزوی کۆمەڵە نەبووم بەڵام فکرەکەم تەکما ئەهاتە وەک کچێک وەک کچێکی شاری سنە چەند نیازگەلێکم بوو وەختی باز ئازادی ژنیانەکە وەختی یانوت ژنەکانیش حەقیانت بێنە تەزاوراتەکان وەختی ئەمدی کە مەسەڵەن فەراخانەکانیان ئەوسە کە یەکسانیە ئەوانە بۆ مهم بوو کچێکی 14 ساڵە ئەوانە فرە مهم بوو چونکی نە لە مەکتەبەکانە باسەکریا لە ناو ماڵە باسەکریا هیچ ئەو چگە لە ڕاستێ ئازادی ژن ئەسڵ مەترح نەبوو مەسایل نەبوو فرش مەترح ناکریا واقعان لە ناو لە ماڵەکانە تاو جێگە من لە فکرم بێگەی دە نەفەر دە پیاک دانیشتای قۆنە ژنێک نەزەر خۆی با یا کچێ قسەی کە قسەی لە بام قسەی براکەیەوە بێ لە حاڵێکە هاتوو من ناو جەمعی کە مەسئلەیەوەیانەکە کە توش مەترحی توش ئینسانی توش حەقتەز ڕێ بێت تۆ حەقتەز باسکەیت تۆ حەقتەز تەزاوراتەکان شرکەتکەیت یعنی ئەوانە بووە باعثەوە کە من فرەترە چووم لە تەکیانەوە وەختێکی واقعانیش وەختێکیش ئاشنا بووم کە کۆمەڵە و شەریک ژیانەکەم دین کۆمەڵەیەوەمانە فرە ڕاحەت قبولم کرد یعنی بدونین وەختی تواشام کرد واقعان کەسێک کە قسەی دڵ منەکە قسەی مؤزەرەکان دایک مەکە یا خۆشکەکان مەکە کۆمەڵەت یا ئەو جەماعەتەنە بەڕاحەتی قبولم کرد یعنی فرە ڕاحەت بوو بۆ من ئەوە نەو کە دانیشم فکر کەمەوە ئەمە یا ئەوە انتخاب نەبوو انتخابەکەم فرە ڕاحەتتر بوو من وازام تاڵعانە جریانی کۆمەڵە فرە کارگەلی کردە فرە زەحمەتی کێشا فرە مشکلاتات کە ڕێگەکەی وەلی کەسێ بووگە تەناجریانێ بووگە من بەڕاحەتێژم کە ئەو ئستقلالیەتدا بە ژنان کە ڕاحەت بە دڵاواییەوە بێنە ناوی یعنی ئەحساسێوەکەی کە ئەمە تعلقی بە تویژە فقەتین جەمعێ نییە تویش حەقی خۆتە لە ناو ئەم جەریانە بیت و کارکەیت و زەحمەتی بۆ بکێشێ خب معلومە مشکلات خاص خۆی بووگە بەڵام بەڵێ بە ڕاحەت توانم ڕاحەت وابیشم کە جریان کۆمەڵە واقعنێکی لۆ جریان گەلەسە کە بە توانیگە ژنان بە سەف خۆی بێرێت و ڕاحەتیش دریایان بۆ باسکات کە قسەی خۆیان کەن تربوونێکی باش بێت باسی مشکلاتت کرد دیارە کۆمەڵە یەکێک لەو جریان نەبوو کە بۆ ئەوڵین بار ژنی کردە پێشمەرگەوە هێنایە ناوڕێزی هێزی پێشمەرگە و چەکداری کردن جیاواز لەوەی کە باسمان کرد کە هەر لە سەرتاشەوە لە هەموو دروشم و بەرنامەیدا مدافعی یەکسانی ژن لەگەڵ پیا و ئەو جەوروستەمانی کردی ژن دەکرات بووە دوای ئەوەی کە ژن لە ناو ڕیزەکانی هێزی پێشمەرگی کۆمەڵدا خۆی دەبینێتەوە و تا دواتریش جێگا و شوێنی ژن لە ناو تشکیلاتی کۆمەڵەدا لە ناو هەموو ئۆرگانەکانیدا چ لە بەشی نظامەکەی و لە لە بەشی سیاسەکەیدا چۆن بووە ئایا ئەو مەجالە بووە بۆ ئەوەی کە ژنیش هاوتای پیا و ڕفێقە پیاوەکان دەخالەتگەر بێت لە هەموو زەمینەیەکدا تاو جێگە بە منەتوان نەزەری خۆم بم لە بازێ مەسایلگەلا واقعان ژنەکان مشکڵیان بوو بەشێکی هەڵەگەڕێتەوە بە تەجروباتی ئەو سەردەما وە کوڕەکان تەجروبەیان لە ئەوزاو ئەحواڵی جسمی ژنەکان کە دەرکیان کەن لە بازە مەسایلە من خۆم یەکێ لەو پێشمەرگەلە بووم کە لە ناوچا بووم تاوە کە ناڕەحەتی جسمین پیا کرد و هاتمە ئوردوگا بەلەوە کە وەختی لە ناوچا بووین مشکلات خاص خۆی بوو ژنەکان بەرحاڵ پیادەڕەویکی فرەتەکە شەڕ بوو کەم خەوی بوو کەم تەغزیەی بوو کولی ئەو مشکل گەلە هەمزەمان ژنان بە ئەزیەتی جسمانیان وەختی پەریودی مانگان نابوون مەسەڵەن بازێ وەخت بوو کوڕەکان دەرک ئەوەیانە نەبوو یا تەجروبەی ئەوەیانە نەبوو کە دەرکی کەن کە کچەکان لە بەها جسمانی و زەعیفترن یا ناڕەحەتیانت یا نەخۆشن یا چوزانم کەسالەتیانت ئەو تەجروبە گەلە من لە لای خۆم وەختی فکرەکەمەوە بە گوزەشتەی خۆم ژنێکی پێشمەرگە ئەحساسەکەم ئەو کەمبودگەلە بوو چونکی من بەڕاحەت ئەم توانی مەسەڵەن مەترحی کەم تەکشوەکەمە کە لە بار جسمانی وعزیە جسمانیم چێت یا عادەت مانگانە چی ئەومانە وەلی فرێک لە نۆ کوڕەکان کە ئەو سەردەمە پێشمەرگە بوون
ئەسڵ ئاگادار نەبوون ئێمەش لە فەرهەنگەوەهاتوین کە ئەسڵ مەسایل گەلیانە باس ناکرد بۆ کوڕەکانیش حتا کە ژن پەریو دەوێ ناڕەحەتی هەست مشکڵی هەست احتیاجی هەست بە چ یانێ ئەوانە بوو ئەو مشکل گەلە وەختی ئاهاتیتەوە ئوردوگاش بە نەوعێتە مشکلات خاص خۆی بووە لە ناو ئوردوگای ژابووە وەلی تاو جێگە بزانم ئەکسەری ئەو ڕەفەرگەلەوە تواناییان بوو بە حەدی توانایی خۆیان بوو لە چه جێگەلێکە حەدی تواناییان بوو لە سازماندەیی یەکریان تەجروبەی من وەختی لە نابووم لە ناوچا بووم مەسەڵەن ئەکسەر ڕفێقەکان کەنیشکەکانمان وەختی مدیریەتیان پێیانەدا ئەکسەر یا وەختی بەشی سیاسی بوو مەسەڵەن لە بەشی نەظامیەکەیان من یەک نمونەم بووگە لە کچە کە مەسەڵەن تەوانا بێ یا هاتوێتە بەرەوە احتماڵیش کچکە باشیشمان بووە تواناییان بووە لێ لەو ئیمکانە نەبووە یا جورئەت ئەویانە نەدای بەخۆیان ئەوڵەن تێعدادمان کەم بوو دوومەنیش ئێعتماد بە نەفسێشدان نەبوو بۆ قەددا بەشێکی خۆمان بووین وەک ئێعتماد بە نەفس و بازانمنەوە گەڕنەوەیژم ئەو کارمە بۆ نەکەوە سەردەما ئەم توانین بمکرا وەلی وازان بەشێکی ئێعتماد بە نەفس بوو بەشێکی بکەم تەجروبەی ڕەفیقەکانمان بوو ئەوانە مشکلگەلێ بوو کە لە ڕێگەمان هەبوو وەک ژن بەڕاستی من لە ناوچە ئەو مشکلگەلما دی بەچاو مەخصوصن لەبار جسمانیەوە گە ڕەفیقێکمان ناڕەحەتی بووای زۆر ڕاستە من ئەو پرسیارم بۆ یە کرد بە خاستیەوەی کە بورە ئەگەر هەتا ئێستاشی لەگەڵ بێت جۆرێک ڕەخنە ئاراستەی زۆربەی حیزبەکان و جەرایانە سیاسیەکان دەکرێت سەبارەت بە جێگە و پێگەی ژن یا بە مەجالێکە بە ژن دراوە لە ناو ئەو جەرایانانەدا و لەوانە کۆمەڵەش بێبەهرە نەبووە لەو ڕەخنانەی کە لێی گیراوەوە دەوترێکە بەو ڕێژەیە کە ئینتیزار دەچێت سەرڕای هەموو ئەو دروشم و سەرڕای بەرنامەیەکی زۆر ڕۆشن نسبەت بە مەسەلەی ژن بەڵام ژن لە ناوێدا نەیتوانیوە حەق خۆی وەربگرێت لە ناوەندە بڕیارداندا وەکو ناوەندەکانی ڕێبەری ناوەندی بڕیارداندا دەورنەخشیان کەمە یا بە تێعداد کەمترن بە ڕێژە کەمترن هۆکاری ئەوە دەگەڕێتەوە بۆچی ئایا هەر ئەو ئێعتماد بە نەفسەی کە باست کرد نەبوونی ئێعتماد بە نەفسی ژنەکان بوو یا بەربەستێک بوو بۆ ئەوەی کە ژن بتوانێت دەوری واقعی خۆی بجێڕێت لە هەموو ئورگانەکان و لە هەموو بوارەکاندا هاو جێگە من بە ذهنیت بە نەزەری خۆم بەشێکی وەختە وایە مشکلات گەلێ بوو کە واقعاً بەرەگیریە من وازان بەشێکیژی هەڵەگەڕێتەوە سەر فەرهەنگی فکریمان لەکوێ هاتووی دروستە جنبشێکی کۆمونیستی چەپە بەڵام وەک ئینسان لە جامعەیەکە هاتوین کە هێشتا ئەو دموکراسیە ئەو ئازادیە لەبار فکریە و نەبوو بەڕاستی وەختی شتێ مۆعلەزێ وابێ مشکڵی وابێ لە جەمعێکە نایژم هەمووی وەلێ بوو لە ڕەفیقە کوڕەکانمان نابوو بەرگیرەندە بوون بۆ ڕشتی کچەکانمان مەسەڵەن ئەو جۆرە وە ئەهمیەتیان مەشیای بدای نەیانەدا ئەگەر تەقازا کنەندەی مەسەڵەن لە ئۆرگانێکە گەرەکت بێ ڕەفیقێک دامەرزنی یا چوزانم ڕەفیقێک کارێک بکە ئەگەر کچێکمان بوایت وە سێ کوڕترمان بووای لە جیایەوە کچەکەیاندانیا شاید داین لەو کوڕگەلیانەدانیە چونکە ئەو ئێعتمادە نەبوو وازانم من هەڵەگرێتەوە سەر فەرهەنگەکەمان کە ئیجازەیان نادا کە کچیش ئەتوانێت توانایی ئەوە هەست ئەگەر کەنیشکێک یا کچێک یا ژنێک لێنا لەو جامعە واقعاً شتێکی یەکریا ئەچوە بەرەو پەرەیە سەنیا لە بار سیاسیە خۆیە بردەبانە خۆی گەشادا واقعاً لە هەفت چزانم فرە زەحمەتیە کێشە واقعاً توش مشکلاتێکی زۆرە و مەشیای زۆر زەحمەتی کێشای بۆی تا بیتوانە جایگای خۆی نیشان بدەیت من ئەوە ئاگادار بم مەسەڵەن دوو سێ ڕەفیقمان بووم لە گوردان شوانە دەحفەیەکە وەختە سازماندەیی کریان کچێکمان بوو زۆر زیرەک و بەتەوانا بوو بەڕاستی وەختی باس لەسەر شەڕەکانیە کە باس لە مەسئلەی نظامی و شتیە کرد واقعاً ئەمدی هەرۆ ڕەفیقە کوڕیژمانە دوای ئەو قسەکانیەکە هەرەوە گەێنێ فقط شاید جملەکەی ئەم لاوەلا کردوێ مەسەڵەن بەر بە ئەوە گیریە ئێعتمادیان پێ نادا کە ئەو کارە بکە نازانم بۆ دلیلی چە بوو یا دلیلی ئەو بێفەر ئەو مەسئلەی فەرهەنگە بوو کە لە دواوە بووین کە ئێعتماد و نادا بە ژنێک کە بتوانێت گەشەکە لە ئورگانەکانە من کەم بووم کاکەریم ناتوانم فرە قسەکەم وەلی لەو ڕابطە کە لە ڕەفیقە کچەکانم ژنەفکە یا لە جەلەسەی کەنیژنانە لە مۆدوای گوێچکەم داگە ئەوان ژیانوت گیر و
گیرمان بووگە واقعان وەختی گەرەکمان بووگە کارێ بکەین یاینە بووگن ڕەفیقە کوڕەکانمان بازێکیان مەسەڵەن بەرگیریان کردگە بە نۆعەیە ڕێخیان خستکە نابین چرخەکەمانەیان توانیگە ئەو ئەهمیەتە بین واقعان فرێک لە ڕەفیقەکانمان زەحمەتی فریان کێشا مەسەڵەن لە دەورانی ێژن من نەبووم لەو دەورانەوە لێژن لە دەورانێکە کە تازاتنە دەرەوە مەسەڵەن کچەکان حەقیان نەوگە ڕووسەریەکانیان داگرێت فقط بەخاتە قسەی مردم و قسەی لە حاڵێکە کابرا لە ماڵ خۆیان لە ماڵ باوخۆیان بەلەوە ئەسانە ڕووسەری لەسەریان نەوگا وەلی وەختی هاتنە دەرەوە مەسەڵەن ئیجباریان کرد کەشێت تۆ ڕووسەری یا جامانە بەسەرتەوە بێ مەسەڵەن لەسەر مەسایلێکی یاوە من وازام هەڵەگەڕێتەوە بەسەر لەباری فەرهەنگی و ئێمە هێشتا بەوە نەگەیوین کە قبوڵی کەین دروستە جنبشەکە بە ئامیانە لە ئەسڵا ژنەکانی داوت کرد بە ناوسەفەکەی خۆی و دریای بۆی باز کرد و ئەو ئیمکانیە پێماندا بەڵام بوو لە ڕەفەرگەلێکە کە ئەو بەرگیرەندە بوون بڵێ زۆر ڕاستە بێگومان فەرهەنگ بێتاسیر نەبووە بەدەلەوەی کە کۆمەڵەش جەریانێک بۆ کە ناو دڵی خەڵکدا خڵاوەوە بەرگرفتە لە هەموو ئەو فەرهەنگانە بۆ تەسیراتی وەرگرتووە شەکی تدا نییە پێم خۆشە ئالێرەدا لەو دەرفەتە ئیسپادە بکەین هاوڕێ ڕۆئیا ئەگەر پەیامێکی ڕوو بە ژنانی ناو کۆمەڵە هەیە بۆ ئەوەی کە دەخالەتگەرتر بن بۆ ئەوەی کە ئەتماد بە نەفسی زیاتریان بێ بۆ ئەوەی کە دەوروبەخشی ئەساسی تر و کاریگەرتر بنوێنن لە ناو تەشکیلاتدا و بەربەستەکانی بەردەم خۆیان بشکێنن چییە؟ بە پێ و تەجروبەی ئەڵبەتە کە بۆ خۆت تەجروبەت کردووە لەمست کردووە وجودە پێم خۆشە پەیامی من بۆ تواوی ئەو ڕەفیقانمە هەر لێرە تاینەم سڵاویان نەگەین و میدوارم ماندوژ نەبن پەیامی من بۆ ڕەفیقە پێشمەرگەکانمەوەیە کە بە یەکەوە هاوکاریکەن هاوبەستگیکەن سداقەتیان بێت لە بەرابەر یەکترینەوە سەیکەن بە یەکترین بەهەرحاڵ قودرەت بن هاوفکر بن تا ئەو جێگە ئەتوانن معلومات سیاسیان بۆ نەبان بە یەکۆ کارکەن بخوێننەوە بەرحاڵ ڕاحەت بن تەگیەکە ڕاحەت بن وەرسەیکەن بە یەکۆ هاونەزەریکەن دانشن جەڕ و بەحسی سیاسی بە یەکۆ بکەن گرفتەکانیان چییە چۆن ئەتوان جێبەجێ بکەن چۆن توان هاوپەیمان بن چۆن ئەتوان ئەو چگەلەوە ها لە ڕێگەیان و مشکلی لە مشکڵینە چۆن بتوانن حەلیکەن من وازانم سداقەت بوون و پشتیوانیکردن لە یەکترین باشترین شتە بۆ یەک وەختی سداقەتمان بێ لە بەرابەر یەکە و ڕاحەت بتوانین بە یەکە قسەکەین توانین فرێ مشکڵاتیشمان حەلکەین نەزەری منەوەسا لەبار سیاسی خۆتان بۆ نەبان ئەوە فرە مهمە بۆ هیوایی کە لە بەرچاو بژیرێت لەلایەن ڕفەقە بە تایبەت ژنەکانەوە کوڕەکانی شەروە هاوڕێیا جیاواز لەوەی کە ژنێکی پێشمەرگە بوو لە ناو ڕێزەکانی هێزی پێشمەرگی کۆمەڵەدا و دواتر دوای ئەوەی کە دەورانی شەڕی مسلحانە کۆتایی پێدێەوە بە جۆرە جۆرەکان کۆمەڵە ئوردوگانیشین دەبێ وەک هەموو جێرانەکانی دیکە هاوڕێیا جیاواز لە پێشمەرگایەتی لە کام لە ئۆرگانەکانی تەشکیلاتیدا دەوری نواندووە من بەلەوە کە بێمە دەرەوەی وڵات حتا ئەو سەردەمە کە وەعزیەتی جسمانیم خراونەوە لە گوردانی شوانە سازمەندەهی کریاوم لەو گوردانە کارمە کرد بە مەسئولیەتی تدارەکاتی ئەو گوردانیژە یعنی هین پەلەکەی خۆم بە ئەودەم بوو وەختێتر مەسەلەم جسمانی وایە پێ هاتمە ئوردوگای چنارە منیان لە فروشکای چنارە هین کرد بەرحاڵ سازماندەهیدا تا ئەو ڕۆژە کە هاتمە دەرەوە لەو لێنا لە تەک دوو ڕەفیقترمانە بە یەکەوە هاوکار بووین لەو فروشکە کارمانە کرد وێلا لە هیچ ئۆرگانێتران نەبووگم لە تا هاتمە دەرەوە ئیسش کە هاتمە دەرەوە بە هەرحاڵ لە هەر تەزاورات و شتەکانە هەر شتێک بێت کە ڕەبتی بە تەشکیلات ئێمەوە بێ من بەشداریەک پێکمان وایە هەستی پێکراوە زۆر بەرچاوە بەڵام پێم خۆشە ئەو پرۆسەی هاتنە دەرێت دیارە تۆ وەک باست کرد ئیزدواجت کردووە بێگومان ئەگەر ئیشتبانەکەم منداڵتان بووە لە شرایطی پێشمەرگایەتیدا تا ئەوەی کە تەسمیم دەگری لێ دەرێت ئەو ژنانی ناو تەشکیلات و بە تایبەت ژنانی ناو کۆمەڵە توانیویانە ئەرکی دایکایەتی خۆیان وەکو دایک بە خاتری ئەرکە سیاسیەکان بەجێ بگەێنن یا مشکلاتی دایکێتی بۆ ژنانی پێشمەرگە بەڕاستی چی بوو؟ بەڵێ کاکەری من وەخت کچەکەم بەجێهێشت کچەکەم حەفمانی بوو بەرحاڵ بەلای خانەوادەی خۆم بە وەکو دایکم وەختە تەوهینیان کرد گردیانەوەدا
وەختی هاتم بۆ پێشمەرگایەتی خۆ معلومە تۆ مناڵێکی حەف مانگت جێهێشتکە هەر وەک دایکە زەخماریت لە فکرمە لە دەورانێکە بانکێ وەختە مەجبور بوون کە بێ مەسەفی عەلەنی تەشکیلاتەکە من قەبلەن لە بەشی مەخفیەکەیە کارمە کرد وەختی هات مەسەفی عەلەنی تەشکیلات ئەو خەلەمە لە وجودما هەمیشە بوو مەخسوسەن لە شەڕەکانە وەختیە چووم ئەموت ئەگەر ئەم دەحفە نەمرم قەوڵ بێ لە جێیەکە کە جەمە بینەوە بنێرم مەخەن کچەکەم بووینم حتا ئەگە بۆ ئاخرین باریش بوو ئەوە هەمیشە لە ذێحنما بوو وازام ئەکسەر دایکەکان وام مناڵەکانیان جێهێشت و لەو سەفا بوون ئەوە هەمیشە ئەحساسیان بوو کە ئایا ئەیان وینینەوە ڕایتە یان نایانوینەوە ئەوە لە شەڕەکانە هەمووی دایکەکان چه ئەوانەوە هەناردویانەوە کە ئەو خەلەیان نەبووە چه ئەوانەی وا لە ئوردوگا بوون مناڵەکانیان بوو تووشی مشکلاتێکی بەهەرحاڵ بوو چونکی واقعا مناڵەکانمان لە ئوردوگایشە تۆ ئیمکاناتەکان نەبوو مشکلاتیان بوو مشکڵی تەغزیەی بوو مشکڵی جێگە و ڕێگە بوو مشکڵی سەرما و گەرما بوو چدانم یەک عاڵمە مشکلە بووەوە نەوە کە بیژی بێ مشکڵن هیچ دایکە پێم وانەوێ بێ مشکڵ بووێ شاید من جاجاری ئەحساس کە مینەکەی من باشتر بوو چونکی ئەحساس مەکە کە مناڵەکەم لە ئەمنیەتە هەر لەلای دایک و باوکمەوە خۆراک و تەغزیەی باشیە جێگەی گەرمە ڕاحەتە بێهداشتیە دەوایە ئەوانی هەست ولی ئەو ڕفێقانمەوە مەجبور بوون یا کەسیان نەبوو کە مناڵەکانیان بەلایەنگا بێرن تووشی ئەو مشکلاتیان نابوون مناڵیان نەخۆشەوە مدام ناڕەحەت چزانم مناڵیان کەم بودگەلێکە بوو لە ناو ئوردوگاکانە ئەوانە تەئسیری بوو گشتی بێ تەئسیر نەبوو لەبار ڕەوانیەوە بۆ دایکێ وەک پێشمەرگەیەک وەک دایکێ وەک کەسێکە سیاسی ئەوانە تەئسیرگەل منفی بوو من بە شخصی خۆم ناڕەحەتیم فقط ئەوە بوو کە مناڵەکەم نادی مناڵەکەم بەلای دایکم و بەهەرحاڵ خەلەی گەورە بوو من هیچ ئەلعانێژە کە عالەم مختیجە کە تەک واقساکەم لە عەرزی 6 ساڵ و نیمە کە نینام بەجێهێشت کچەکەمم بەجێهێشت هیچ شتێکم نییە لێ یان وەخت دانیشم خاترات مناڵی مەسەڵەن ڕەکەمەکان ئەگەر نینا دانیشت واقعا ناڕەحەتم چونکی هیچێکم نییە بۆ ئەویش ئەحساس ناڕەحەتیەکە کە منیان بەجێهێشت کە دایکم هیچ شتێکی نییە لە ڕابطەی ئەوە ئەو خەلە ئەو لە وجود منا هەز لە وجودی مناڵەکەیشما ئەیبینە کە دایکم هیچ شتێک لە من نازانێ منیش لە ئەو نازانم لە دایکم نازانم چە بووگە فقط مناڵەکەم ژنەفتی کە دایک و باوکی پێشمەرگەست و منیش کە ئەو چگەلەوە ژنەفتمە لە بنەماڵەکەم یا هین خۆم یاین مردەکەم بەرحاڵ چۆن نینا گەورە بووگە چۆن بووگە خصوصیاتی شخصیەتی ئەمانە وازام ئەکسەرەن ئێمە یەک لەو ڕابطە ئەگەر لە ئیسە یا کەم یافترە ئەکسەر لەو ژنگەلەوە مناڵەکانیان نیاگە دەرەوە بە نوعی ئەو تەجربەمانە هەست ئەو خەلەمانە هەست ژنەکان مشکل خاص خۆیان بۆترەوە مشکلات گەلێ بوو کە وجودی بوو دوایەوە کە من کچەکەم بەجێهێشت بوو چوومە تەشکیلاتی عەلەنی لەو دەورانە بەڕاستی من لە کوردانی ئەوەڵ دوای ئامۆزشکە کە هاتمە ئامۆزشکە دوای لە کوردانی شوانە سازماندەهی دریام چەند مانگی لە تە کوردان شوانە بووم تا گەیم بە کوردان شاهۆ کوردان شاهۆ چونکە عەباس مێردەکەم بەهەرحاڵ لێنا سازماندەهی منیان ئۆتۆمات دا بە کوردان شاهۆ حتا کە ساڵی 65 من لە گوردانی شاهوە سازماندەهی کریاوە دوایش مدەتێ چەند مانگێکیش لەو فروشکا کارم کرد بە دەلیل نەخۆشینەوەوانە تەشکیلات مەجبور بوو کە من تەک جەماعەتێترا بنێرێتە دەرەوەی وڵات زۆر باشە لەو پرۆسێدا کە دێ دەرەوەی وڵات و دێ تاراوگە و لە وڵات و فەرهەنگیشی زۆر جیاوازتر لەوەی کە پێشتر تەجروبەت کردووە دەبێت ژیان بکەیوە دەبێت خۆت تەطبیق بدەیت لەگەڵ ئەو شرایطە ئاستانکانی ئەو سەردەما ئەو پرۆسەیە تاوجگایی کە جێگیر دەبی و دەتوانی خۆت لەگەڵ ئیجتیماعی ئەو وڵاتە تەطبیق بدەی جێگای خۆت بکەیەوە چه ئاستانکایەک بوون ئەگەر بە کوردی باسییان بکەیت کاکەمەوە دۆرانە کە هاتم لەبار ڕەوانیەوە ئەو حاڵم باشنەوە چونکە وەڵام حەزم ناکە لە ئوردوگا بێمە دەرەوە بەڕاستی حسابم کرد ئیجبارە ناگەمیانە دەرەوە وەختێکیش هاتم بەو فکرەوە هاتمەوە کە من مەسەڵەن یا عەمەڵە کردم یا معالەجایەکەم و ئەمنێنەوە مدەت زمانێکی بر کە من کەوان نەبووم بۆ تەشکیلا ڕەفیقەکان لێرە لە دەبیرخانە تەکما قسەیان نەکرا و سەردەمەوە ڕەفیقەکە لە دەبیرخانە بوون وتیان ڕۆیا خۆت عادەت بەبەوە کە تو لێرە ماندگاریت وەختی دکتۆرەکانی وتیان ئەم عەلاج پەزین نییە ئەم مشکڵ ملت و دەستە هەر ئەدامەدارە بێتۆمانە تەسمیم خۆم گرت کە لە دەرەوەی وڵاتە بنیامێکی مفید دەربم بۆ جامعە بەهەرحاڵ زوو شروعم کرد بە خوێندن من وەختی کاتم حامڵە بووم دووبانگە حامڵە بووم بە کوڕە مناڵە دوونگینەکەم شروعم کرد بەوە کە بەهەرحاڵەوە مناڵێکم هەیە لە کوردستانە مناڵێکم هەستا بە ڕێگە و لێرە
من ئەشێ سەیکەم فەرهەنگ و کولتور و زوانی ئەم جامعە بزانم چییە بە خاطر ئایندەی مناڵەکەم. و هەر ئەو سەردەمە بە چەندین ڕەفێقم بوو کە لە دەوروبەر مابوون نزیکم بوون زۆر تەکمە قسەیان کەوتیان تۆ جوانی لەبار سنی و هایتە خوار و هەمە توانین دەرس خوێنی هەمە توانی بەرحاڵ وەعزیەت زندگی تووەمان تێنکەی. ئەو سەردەمە من کاکەریم ئێنم کرد تەسمیم خۆم گرت هەمزەمان چوومە مەدرسە. من لە ئێرانە بە دەلیلەوە ئیخراج کریاوە من دیپلۆم لە ئێرانە دیپلۆمم نەگردو هاتم لێرە شروعم کردەوە بە دەرس خوێندن. لێرە من دیپلۆمم گرت چووم مەدرسە دەرسەکانم تەواو کرد بە هەرحاڵ لێرە دیپلۆمم کرد و کار وەک کاربی دنیامە خۆم هەمیشە حەزم کردە بە کارپەرستاری لە حتا لە ئێرانی ژابوون حەزمە کرد. دەورێکی لە ئوردوگا لە فکرمە لە ئوردوگای چنارە دایان لە ڕفەکانمان کە پزیشکیار بوو یارمەتی مەدا لە دانیێخت چادرێکمان بووین پزیشکی بوو لێنا کارمە کرد تەگیان ناکتەکە ڕفێقمان حەزمە کرد بە کارپەرستاری و چیت. بەرحاڵ فۆری ناخۆمم نووسی شغلی پەرستاریم انتخاب کرد و چوون دەرسەکەیم خوێند و ئیسش لەو ڕێگا کارەکەم شغڵەکەم شغل پەرستاریە. هیواش سەرکەوتنی زیاتر بۆ خوازم بەڵام بەڕێستان هەروەی کە بێپسانەوە و دانەبڕاون هیچ کات لە تەشکیلات و لە کاری سیاسی تەشکیلاتی هەر ئێستاش سەرڕای ئەوەی کە ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵی و بەڵام لە کەنار هەموو ئەمانەشدا لە وڵاتەش لە سوئێدیش کەسێکی چالایشی دەور و نەخشت هەیە بەشداریت لە کۆنگرەی حیزبە چەپەکان وەکو نوێنەری خەڵکێکە لەو ناوچەیە خۆتی تێدا دەژی وا چالاکی لە سەندیکا کرێکاریەکاندا. پێم خۆشە بزانم کە بەڕێستان وەکو ژنێک بە بیرباوەڕێکی چەپ و ڕادیکاڵ لەو ناوەندانە لە سەندیکای کرێکاری یان لە کۆنگرەیەکی حیزبی چەپی سوئێد کە بێگومان تەفاوەتی فکر تەفاوەتی استراتێژ تەفاوەتی بۆچوون و مەوزوعەکان زۆرن بۆیە دەور نەخشی بەڕێستان یا ئەمسالی بەڕێستان لەو شوێنانەدا چۆنەوەیە چۆن تەعامل دەکرێت لەگەڵتانە چەندە دەور نەخشتان وەردەگیرێت وەکو سندیکالیستێک یا وەکو نوێنەری خەڵک لە شوێنێک وە کۆنگرێک ڕێیتان چۆن وەردەگیرەوە چەندە دەورتان پێدەدەێت. بەڵێ من ئەوەڵین ڕۆژێک کە کاریان تا پێم ئەگەر هەڵگەڕمۆ لەسەر مەسایلی سندیکاییە دوایە ڕمەبان ئەو بەشەکەی وەختی کارم شروعم کرد بە کار ئەو سەردەمە فۆریاتن لە بیمارستانێکا کارمەکرد هەر لەم شارخۆمە شارێزکردنە خانمێک کات وتی ئایا گەرەک دەبی تۆ عەزوی سندیکا ئەوەڵین شتێکە وتم بەڵێ ئەسڵ فکرم نەکرد بە هیچ شتێتری چونکی بەو باوەڕە بووم وەک ئینسانێکی چەپ ئەگەر گەرەکم بێ مشکلاتی سەری کارەکەم حەلکەم ئەگەر گەرەکم بێ هاوکارەکانم پشتیوانیم بکەن ئەشی حتممە لە تەک سندیکا وەک ئەندامی سندیکا شروعم پێ کرد زوانی خاصم نازانی تەجروبەی سندیکا و شتم نەبوو بەڵام چونکی عەلاقەم بوو لەبار چەپیۆ لەبار فکریۆ تەشکیلات چێی پێم فێر کرد لە ئامۆزشگا ئەوانە لە ذهنما بوو کە ئەگەر گەرەکت بێ تەغیرێت بیت ئەشی لە تەک جەمعا بی مەخصوصەن تەبەقەی کرێکار بە جەماوەری بە بوون بە یەکەوە بە هاوکاری ناتوانێت تەغیرێ با لەوە من لەوە لە ذهنما بوو بۆ دیدە و بۆ باوەڕمۆ چوومە ناو سندیکا و هەر هەمزەمان شروعم کرد بە کارکردن. دوای مدەتێکی کۆتا دیم هاوکارەکانم وەختی نییە یانزانی من لە فرێک مەسایلگە لە مەسەڵەن لەسەر مەسایلی محیتەکەمانە لەسەر مەسایلی لیباس یا لەسەر لیباس لە ڕابطەی کەوش کە نەخزی لەسەر کارەکەتەوە یا لە ڕابطەی دەستکێش کە وەختە نزافەت ڕعایەت کرێتمانە وەختی هاندی من فرەتر قساکەم تاوە مەسئولی سندیکاکە بوو لە ڕێگیری کە دعوەتیان کرد کە من بمە نمایەندەیە من وت خانمێتر بە هەرحاڵ هەرتکمان وەک منیان هەڵبژە هەل لێنەوە یاری بەخێر کافەرات شەعبانی ئەو عانە ئەویش لە سندیکا کاریە کرد و ئەمزانیش کە خەریک نووسینی بازێک چگەلە لە ڕابطەی سندیکایە زەنگم دا بۆی وتم کافەرات ئەوە منیان ئەمڕۆ دعوەت هین کردگە انتخاب کردگە بۆ سەر کارەکەم فرە خۆشحاڵ بوو
دوای ڕاهنماییان لێکردم چە بکەم چە نەکەم وانە مەسائل لە ڕابطەی کرێکارەکانە پشت کرێکان ناوێ قاڵی کێڕۆیە ئەو چگەلیە باس کرد نازانم ئەگە مۆزوعی وا وێشێ واسەگە لە ڕابطەی حقوقامەس بەرحاڵ برێک یارمەتیم لە کافرات گرت ئەو سەردەمە وەک ڕەفیقێک کە بە یەکەوە یەکتیمانە ناسی یادی بەخێر ئەو فرە کۆمەکمی کرد لەو جەرەیانی ئەو سەرکارمە بۆ باعثەوە کە جێگەی ئیتمینان بم بە ڕەفیقەکانم کە ئەتوانم ئەو ئەعتمادیانە پێ بم کە ئەتوانم قسەکانمان بووە بە بەرەو یانە بتوانم کار بکەم وەختی وا بوو وەختی نزیک بە کۆنگرەکانەوێ یا هینەکانی منتەقەی ئەوێ ناو منیان داو بۆ انتخاب بۆ ئێنە لە انتخابی سازماندەهی شارەکەمە دوای دیمڕەی ماوەڵگا بۆ سندیکاکەمان یانێ لە منتەقەیە سندیا و ئیسش هەر لەوێ کارەکەم ئەلعانە 50% لە کارەکەی من کاری سندیکاییە با تۆڕ ڕەسمی یعنی هەم لە هەیەت نەزەرەی منتەقەی ئوستانی سۆرملاندا لەو بەشە کارەکەم کە خۆشحاڵم کە جێ ئێعتمادی هاوکارەکانم جێ ئێعتمادی ڕەفیقەکانمە و ئەوەی شتێکە خاستی دەرونی خۆمە وەک بنیامێکی چەپ وەک ژنێک کە لە حقوقی خۆم لە حقوقی هاوکارەکانم دفاعکەم واقعاً خۆشحاڵم و کاری ژەکەم بووی هەڵگرێتەوە سەر مەسئلەی حزبەکە چەپ وایە کاکەریم تۆ ڕاستەکەی من لەبار فکریۆتە حزبی چەپی سوێدا 100% نیم ولی ئیمکانی کەس حزبێکە کە ڕادیکالترە لەو حزبەکانتر کە لە وجودیە لە دەوڵەتی سوێدا و ئەتوانێت ڕێگەی داگە بە من کە بازە مەسایلگەل خۆم بگەینە بازە مەسایل ژنانە ئەتوانێت مەسایلی پەناهەندگی بێ ئەتوانێت مەسایلی ڕاسیستی بێ ئەتوانێت مەسایلی چزانم زندگی بێ هین تەبیعەت بێ لەو دریا من ئەتوانم نەزەراتی خۆم یا هین ئەو مردمە یا هین ئەو کەسگەلە کە ئەو نەزەرگەلیانە هەست بیگەینە و ئەندامیانم بەڵێ مناڵعانە نزیک بە 24 ساڵە ئەندامی ئەو حزبمە هەم لە هەیەت نەزەرەی وەختە شارەکەمە نەفەری سێوەمم لە ئوستانەکەمانە لە تەرەفی حزبی چەپۆ بە هەرحاڵ کارەکەم تەکیانە وتم لەبار فکری و ئیدۆلۆژیکە تەکیانە نیم وەڵێ دریایە کە باز بوو کە ئەتوانم فرێک لە قسەکان ئەم مردمە بگەینن و خۆشم تەقویەت بکەم واقعاً لە فرێ مەسایلگەلێکە بە هەرحاڵ بووگەوە باعثەوە کە بە هەرحاڵ دەرسم پێ بن یا پڕم کلاسەکەی بوینم یا فرێ مەسایلەکان تر لە ڕابطەی مەسایلگەل اجتماعی و شتە بتوانم دەنگ خۆم گەینم وەجێ ئێعتماد ئەو مردمە من خۆشحاڵم کە بەرحاڵ مردمێک کە پێمیان ڕێینداگە وەک ژنێکی کورد وەک ژنێکی چەپ وەک ژنێکی کۆمەڵی لێرەژە کار خۆم مەکەم بەرحاڵ کۆمەڵی یەکچی بە من فێر کرد لە ئامۆزشکە وتی لە هەر کوێنێکە هەی لە هەر جێگەیەکە هەی مهم نییە کێ هەست مهمەوەسە ئینسانی بی کە بتوانی جێگا بکەیتەوە و هاوپشتی و هاوخانیت بێت تەک تەبەقەکەتە ئیسە تەبەقەکەت کوردە فارسە عەرەبە تورکە یا سوێدیە مهم نییە تەک ئەوانە هاوکاری کرد وەک بنیامێکی چەپ لێرە کارەکەم وە لە بای ئیدۆلۆژیکە تا حزبی چەپانی بە هیوای سڵامەتی و سەرکەوتنی زیاترت وەکو دوایین پرسیار پێم خۆشە بەو دەلیلەی کە لە شرایطێکدا ئەم توێژە دەکەین کە هەر وەک بۆ خۆشت دەزانی لە ئێران و بەتایبەت لە خوزستان خەڵکی ئەو ناوچەیە بەهۆی نەبوونی ئاو لە ناڕزایەتی بە کەمبوونی ئاو کۆمەڵێک نایەکسانی و نەعەداڵەتی دیکە و جێوروستەمی دیکەی ڕژیم ڕژاونتە خیابان و ئێستا لە حاڵی حازردا گەیشتوانەکەم ئەمڕۆ حەوتمین ڕۆژی ئەو ناڕزایەتیانەیە بەداخەوە لە جریانی ئەو ناڕزایەتیاندا تا ئێستا چەندین نەفەر بە گولەی ڕاستەوخۆی هێزە سەرکردەکانی ڕژیمیش گیانە لەدەستداوە پێم خۆشە لە زمان هاوڕۆیاوە پەیامی خۆی وەکو هەم وەکو هاوڕۆیا وەک خۆی وەک ژنێکی چالاکی سیاسی و هەم وەک ئەندامێکی کۆمیتێ ڕێبەری کۆمەڵە بۆ خەڵکی ئێران و بەتایبەت خەڵکی کوردستان چییە بۆ حمایەت لەو ناڕزایەتیانە کە ئێستا لە جریاندا پەیامی من وەک ژنێکی چەپ وەک ژنێکی ئەندامی حزبی کۆمونیستی ئێران ئەوەیە هاوکاری هاوبەستگی مردمی خوزستان فرە مهمە ئەشە گشتی هاوکاری کە ئەشە گشتی هاوبەستگی کە بڕێتە دەمیانەوە و پشتیوانی بێت لەم ئێعترازاتە ئەو مردمە ئێعتراز دەکەن بە بێئاوی بە بێنانی بە بێکاری
بە بەدبەختی گەلێک وجودیە ئەگەر ئاو نەوێت یانە زیندگی نییە پس حەقی تەبیعی هەر ئینسانێکە هەر ملەتێکە کە لە چگەل تەبیعەت ئەشێ بتوانێت استفادە کات و بیبێ بەداخەوە ڕژیمی جمهوری ئیسلامی ئەم مشکلیە ساز کردگە بۆ مردمە هیچ ناتوانێت کارەکانیان جێبەجێکە ناتوانێت ئاوڕەسانیان پێبا دایانیان بەرگولە و هەر ڕۆژی شکنجە بێحرمەتی نازانم شکنجە و ئاتکن ئاعتراضەکان ژیان ئەخەفنە یا ئەیانگریان خەنە زیندانەکان بەرحاڵ هیچ شتێ لەو ڕژیمە بەعید نییە بجۆز بۆ سەرکوب نەوێ کارێتر لە دەستی نای بەڵام من ئومیدوارم کە ملەتی مردمی کوردستان و تواوی ملەتەکانتر لە ئێرانە بە تایبەتی هەمیگی گشتی بە یەکە هاوکاری و هاوبەستگی کاتێک ئەم جنبشە و یارمەتی بە داوام هەیە لە ژنان معالمین بازنشەستەکان جوانەکان تواوی ئەوانە کە واقعان کە معتەرزن بۆ ڕژیمە هەڵسن سایان بەرزەوکەنە نیشانی بن کە مردمی خوزستان تەنها نییە هاوکاریکەن وە ساعتان بەرزەوکەنە چونکە ئیمڕۆ لە خوزستان بەڕای سۆڵی لە وەخت لە جێترا هەست پس هاوکاری و هاوبەستگی برە شتێکی مهمە بە یەکەوە بتوانین بە یەکەوە هاوکاریکەن ئەوەسە کە ئەتوانێ ڕژیم بە لەرزە بگەینێ حتا جەم فرەتر بێ حتا کە مردمە پشتیوانی فرەتر بێ ڕژیم فرەتر ئەلەرزێ فرەتر حالە خەتەرە من فقط قسەمەوەسە کە ئومیدوارم کە جنبشەکەیان ئەم ئێعتراضگەلیانە بە پیرۆزی ڕێگێ و خوێنی ئەو ئینسانگەلە و جوانگەلە هەروە بە هەدە نەدرگێ و باقی مردمیش هاوخانی کات و هاوکاری کاتێکیانە بۆ هیوایە هەڕۆیا من پرسیارێکی تایبەتم نەماوە ئەگەر شتێک پێویست بووە پرسیار بکەم و من لە یادم شوەیە خۆت بە پێویستی دەزانی لە کۆتاییدا فەرموو و ئەگینا بە یەکەوە ماڵاواییدا بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵەکە یەک دنیا مەمنون کاکەریم زەحمەتێ فرەت کێشا کە منە دەعوەت کردە زۆر سپاس ئەەکەم لەوانەیژەوە ئەگەر بینەری ئەم بەرنامەنە ئێمەیان داوت کردە ماڵەکان خۆیان ئارزوی سەرکەوت و تەندروستی سڵامەتیم هەیە بۆیان بە ئومید هاوبەستگی و ئازادی لە ئایندا یەک دنیا سپاس بۆیەوە کە زەحمەتتان کێشاگە زەحم ڕەفیقەکانیش کە فیلم بەرداریوتیان کرد یەک دنیا مەمنون تەشەکرەکەم لە گشتان ئارزوی موافقت مەست بۆ بەرنامەکەیژە هەروەتێ بژێ یەک دنیا سپاس کاکەرینگە بشمينتاني خاوان نجاري كويلاني حكمي سرمايا داري بشمينتاني خاوان نجاري كويلاني حكمي سرمايا داري دا سارا بارن 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 اي بشميناتان خۆشەویستان ئەوەی کە پێشکەشتان کرا و توێژێک بوو سەبارەت بە ژیان و خەباتی بەڕێز هاوڕێڕۆیا مەحموودی ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە و یەکێک لە پێشمەرگەدێرینەکانی کۆمەڵە بەو هیوایە کە
جێگای سەرنج و ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بوو بێت تا بێگەیشتنەوەمان لە ئاڵلقەیەکی دیکەی بەرنامەی ژیان و خەباتی یاران هەموو لایەکتان بە شادی و بەختەوەری دەستپێرین. هەر شاد بن.